بەڵام یەکێک لە گرفتەکان چییە؟ بۆچی نەخۆشی ینی تالاسیما لە هەرێمی کوردستانی من باز دەکەین بە کارمان بە جیهان نییە، بۆچی ساڵانە 40 تاوەکو 50 کەسی کەش تووشی نەخۆشی تالاسیما دەبین، دوایی لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم پرسە ڕادەوەستین کە بۆچی خەڵک تووشی نەخۆشی تالاسیما دەبێت. زۆر باشە، ئێمە هەر لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر وە قسەی زیاتریش دەکەم. میوانەکەمان زۆر بەڕێز ئیبراهیم ئەحمەد مستەفا سەرۆکی ئەنجومەنی باڵای تالاسیمای کوردستان ڕاستەوخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک ئیبراهیم زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با سەرەتا لە بڕیارەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت بزانم گرنگی ئەم بڕیارە لە چیدایە بۆ ئەوەی کە چارەسەرێکی بێ بەرامبەر بە خۆڕایی بۆ نەخۆشانی تالاسیما بکرێت و ئەمە چه ئەرکێک یا چه بارگرانیەک لەسەر شانی خێزانەکانیان لا دەبات. پێشەشی زۆر سپاسی بەڕێستان دەکەم بۆ ئەو پێشوازیکردنە. ئێمە وەکو توژبانی نەخۆشی تالاسیمیای هەرێمی کوردستان زۆر سپاسی بەڕێز ڕێزدار کاک مەسرور بارزانی دەکەین کە بەردەوام لە خەم تالاسیمیای توژبانی تالاسیمیای کوردستانە ساڵ پار بڕیارێکی دەرکرد کە 100 توژبووی نەخۆشی تالاسیمیا بنێرێتە دەرەوەی وڵات بۆ چاندنی مۆخ چارەسەریکردنی 100 توژبووی نەخۆشی تالاسیمیا. ئەم ساڵیش بە هەمان شێوە بڕیارێکی دەرکرد کە بۆ هەموو توژبانی نەخۆشی تالاسیمیا چارەسەریان لە نەخۆشخانە حکوومیەکان بێ بەرامبەر بکرێتن. ئەوەش بڕیارێکی زۆر زۆر گرنگە بۆ خێزانی توژبووی نەخۆشی تالاسیمیا، چونکە خێزانی توژبووی نەخۆشی تالاسیمیا ئەوەی توژبوویەکی هەبێ لە ماڵ ئەرچی زۆر قورسە. دەتوانم برێم ئەو خێزانە کە توژبووی نەخۆشی تالاسیمیانە 180 لە خێزانێکی هەژار و نەدانە. ئەم بڕیارەش هەتا بڵێ باری ئەم خێزانە سوک دەکاتن لە بۆ چارەسەرکردنی ئەو منداڵانە. زۆر باشە کاک ئیبراهیم، ئێمە وەکو لە ڤیدۆڵەکەشدا ئاماژەمان پێکرد، ینی 3000 کەس لە هەرێمی کوردستان تووشی نەخۆشی تالاسیمیا بوون. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە بۆچی تەنها لە هەولێر 1200 کەس ینی لە تەواوی کوردستان زیاترە، ینی تقریبەن خەریکە بڵێم نیوەی نەخۆشانی تالاسیما لە هەولێرن. هۆکاری ئەمە چییە؟ بەێ ئەو داتای برێن لە هەولێر هەیە زیاتر لە 300 توژبووی نەخۆشی تالاسیمیامان ئەوانەی پەنابەر و ئەوەی دەرەوەی وڵات وەکو برێن لە سووریا هاتوونە یان ئەوانەی کە لە دەرەوەی هەرێم هاتوونە. ئێمە وەکو برێن ئەو نەخۆش ئەمانە هەر بەتەنها خەڵکی باشووری کوردستان نین، ئەوانە ینی خەڵکی بڵین پەنابەر و ئاوارەی عێراقیشن، ینی ئەو ژمارەکە هەمووی ئاواهیە بەیەکەوە. بڵێ بڵێ فەرموو. ئەوەی کە لە ئێستا لە سنتەری ئمە تۆمار کرابێتن هەولێر و دەوروبەری 854 توژبووی نەخۆشی تالاسیمیا. ئەو ڕێژەیەش داتایەکەی جێگیر نییە، چکە ساڵانە ئەمە توژبووی نەخۆشی تالاسیمیامان هەیە بەم نەخۆشیە گیان لەدەست دەدا و لە هەمان کات توژبووی نەخۆشی تالاسیمیاشمان زیاد دەکاتن. دەتوانم برێم لە ساڵی 2022 57 توژبووی نەخۆشی تالاسیمیامان لە هەولێر و دەوروبەری زیادی کرد. باش بەێ باش کاک ئیبراهیم، ئەوەندەی من بزانم ئەوانەی کە زەواج دەکەن باشە یا پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدەن، یەکێک لە ئەرکەکان ئەوەیە پێشەوەی پرۆسەکە ئەنجام بدەن دەبێ بچن هەم ژنەکە هەم پیاوەکە فەحسی خوێن بکەن بۆ ئەوەی ئەگەر خوێنەکانیشان نەگونجابێ ڕەنگە لەو کاتەیە چارەسەری بۆ بکرێت. پێ دوایە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە تالاسیما. بەێ ئەوە دەتوانین برین هۆکاری سەرەکیە. ساڵی 2007 ئەم یاسایە لە پەرلەمان دەرچوو کە هیچ هاوسەرگیریەک بەبێ دادگا نەکرێتن، بەبێ پشکنینی ئەو خوێنە نەکرێتن، چونکە هەموو کچ و کوڕێک پێش ئەوەی هاوسەرگیری بکەن دەبێ پشکنینی تەلەسیمیا بکەن. ئەو کچەی هەڵگربی یان ئەو کوڕی هەڵگربی نابی زەواج بکەن لەگەر یەکتری هاوسەرگیری بکەن. ڕۆژانەش ئەوانەی کە برێن لە نەخۆشخانەی مەمون دەباغ پشکنیان لۆ دەکری یان ئەوانەی کە لە دادگا ئەوەی پرۆسی هاوسەرگیری دەکەن
دێن سەردانی سنتەرەکەمان دەکەن ئەمەش لە نزیکەوە ئاشنایان دەکەین بەو نەخۆشانەی کە توشبووی نەخۆشی تەلەسیمیانە بزان کە لە داهاتوو ئەگەر زەواز بکەن یان هاوسەرگیری بکەن منداڵی لەو هاوشەی تەلەسیمیان بۆ دروست دەبێت. زۆر باشە کەواتە ینی ئێوە کاک ئیبراهیم لێرەوە ئێوە داوا دەکەن لە هەموو ئەو کەسانی کە دەیانەوێت هاوسەرگیری بکەن گە یاخود لە پرۆسی هاوسەرگیریدان پێش هاوسەرگیری بۆ ئەوەی پارێزراو بن لە نەخۆشی تالاسیمە و مناڵەکانیان توش نەبن دەبێ فەحسی خوێن بکەن. بەڵێ ینی بە دڵنیاییەوە دەبێ بیکەن. دەبێ بیکەن دەبێ یعنی هەتا ئێستا ئەمە هەر خێزانێکی برێن ئەوانەی کە برێن توشبووی نەخۆشی تەلەسیمیاشیانێ پێویستە یعنی لەسەریان خۆی و خێزانی و منداڵەکانی ئەم پشکنیان بۆ بکەن بۆ ئەوەی لە داهاتوو کە کچەکەی بە شوو دەدا یان ژن لە بۆ کوڕی دێنی وەکو ناسنامەکی بیتن یعنی بزانی ئایا منداڵەکەی هەلگریان هەلگر نییە. زۆر باشە زۆر بەڕێز ئیبراهیم ئەحمەد مستەفا سەرۆکی ئەنجومەنی باڵای تالاسیمای کوردستان گەلێک سوپاس زۆر بۆ بەرداریکردنتان لەگەڵمان لە بەشەی ژووری ئەواڵ سوپاس بۆیەوە شەوتان باش.